مەسامە بە چیا بزانین کە کاڵەکێکی شیرین و خۆشە ڕەنگە هەیە ڕەنگی زەرنی ڕێ هەشینی هەیە هەموو نوعیکی هەیە هەر بەخۆی نازانێ ئەڵی شەکر هیچی دیا بەسەر نیە ئێستا ئەم کاڵەکە ناوەکەی شیرینە یا ترشە ترشە چۆن ئەزانین کە ترشە ئەزانم ئەزانی ئەی هەیە چقۆکەی لێ هەر بۆنی هەیشە ئەوە ئەگەر چقۆکەی لێ بەکەڵێک نایە سێ شووتی هەیە چقۆی لێی بخۆی دوو لە هەیشە چقۆی لێ بەکەڵێک نایە باشە ئێمە هەچی تۆکڵەکەی ئاوا بوو پێڵین کاڵەکە ڕوشە ئێستا کاڵەکە ڕوژەیە ئێسامە ڕوشە بە دەرمان وای لێکراوە نە کاڵەکە ڕوشە خۆی هینی ئەوە گە دەشە و ئاوی تێ ناکرێ لەگەڵەوە فەرقی زۆرە وایە شیرینە باشە ئەما گەردێمی بێ ڕەنگە نەوەیکی تر دەرچێت ئەگە دێمی بە ڕەنگی جوانترە ئەم کاڵەکە بە چەندێک بەرهەم دێ وڵی در نازانمەوە بە شەو بە 50ەوە بە 6 ڕۆژە نازانیم ترەوە پەروەردگارە زانێت پەروەردەیەەکە باشە ئەبێ لە سەحابەکەی بپرسم زانەکە لێ پرسەبزان ئەڵێ باش لە دوورەوە کاڵەکە کە دەدەستەوە گرتووە نازان بە بەست چی والله بەجێم ئەو گەیوە دوای ئەگە بمێنێتە خراپە بێ کوتمان کاڵەکەکان کاڵەکە ڕوشەیەوە نییە جەنەی پێڵێ چی پێڵە جەنە جەنە بۆ مانایی ئەمە ناوێکی عالەمیە بەڵام هەر ماشەڵاڵی هەر لە جەنەوە هاتووە وەڵام ماشەڵا زۆر جوانە زۆر جوانە ناوەکەی نازانین بەس بەتەچید ڕەنگی زۆر جوانە هەر ئیشەڵا خواتەمەند باەتە لێشی لە دەکەین و زۆر باشە بابزانم تۆکەی ئێوە ئیکڕن یا ئەیگرن بۆ خۆتان وەڵی کڕین ئەیکڕن ئەوەی کە ئەیگرینەوە دەرناچێ وا دەرناچێ ناوەڵە ئەمە ینی نازە کوردواری پێڵەن مەسلحەیە ینی مەسلحەیە بە کوردەکەی جاران پێچێ هین بیاچی بیکڕن لە بازار پێڵێن مەسلحە دەیتە وایە لە بازارەگە لە بازارە نەکرێ ئەو کاڵەکەەوە دەرناچێت تۆکە خۆمان بیگرنەوە یان بشوو گەبێتەوە یان ماڵم شێوە کاریاری دەرەچێ باشە بە تو ئاسلەکەی خۆی کە ئاوا جوان دەرەچێت باشە ئەمە کەی ئەیچێنن ئەمە تۆوەکەی کەی چێن لە مانگی پێنجە لە مانگی پێنجە ینی چەند مانگێکی پێچێت سێ مانگی پێچێت سێ مانگ تۆتێکی پێچێت تا بەرهەمی باشە ساختکردنەوەی ئەم جۆرە کاڵەکە چۆنە لە بازاری قورسە باشە بازاری باش ئەفرۆشی ینی ئەگەر شتەکە مادەم بازاری هەیە قیمە پیش نەکە هە بڕوە باشەوە دەفەلا هەست دەکەم کاڵەکەکە گۆشتنە ینی گۆشتی باشی تایە پێچێ بۆ شەربەت و ئەو شتانە زۆر باش بێت ئەویان نافەم زۆر باشە نەوعەتەکەی هەر نازانمانی یەک جۆرە ئەمەی یەک جۆرەیە بەڵام ئەمە تقریبان باشترینیانە باشترینیانە تۆ ئێستا یەک جۆرت کردووە من یەک جۆرم کردووە بەڵێ باشە هینە ئەرچی قورسە غێری ئەو سەمادوشتە چی ترێوێ ئەرکی قورسە بۆ مانایە حەشەرات زۆریە ناوەری ینی وای هاتووە ئەبێ لە هەفتەیەکە دووشە دەرمانی باشە حەشەیان کرمۆڵ دەرەچێ یان بڕکەکەی دامرێتەوە یان حەشەرات مەبەست چییە ینی حەشەرات با بڵێم مێشولە و جاڵجاڵۆکە و ئێستا شتێک هاتووە مڵە و مڵە ناشتێک هاتووە پێڵەن تربس ئەم تربسە بە چاو نبین دەبێت شاشی و بادەکە تەشێ گەڵاکەوە بیتەکەنی جایی بینی هیچ شتێکیش بەقێەوە مسیبەت نییە بۆ خۆ بەرازوشتی نییە لەخوا بەزیابن نیەتی کاک خەلیل ئێستا بینیمان کە ئێڕنن یا ئەیچنن هینیشی پێوەیە هەندێک لە لاسکەکەی پێوە قوچکە لاسکە نازانم چی بڵێن هەندێک پێڵ ئەوە بۆ ئەوەی مێنێتەوە پێوەی ئەگەوەی پێوە نەبێ ئەم بنکەوە هینەکە کەڤەکە و هەر بە خۆی زووە بڕێت ئەی ئەبینم بازێکی ئەتەقەیە ها شوێنە هینی زیاگەینە زیادگەی کە زیادگەی ئەتەقێت ئەی باشە چۆن ساقیەکەنەوە ئەمە خۆتان علوەتان هەیە ئەینێرن بۆ سلێمانی ئەڕوا بۆ جنوب چی وەڵای بینە پێنجوێن دەوێت ترم عەرەبیان باریەکەن ینی عەرەبیەتە پێنجوێن عەرەبیەتە پێنجوێن دەوێ باریەکە جارجاری ڕوا بۆ سلێمانی جار خۆ عەرەبانە نەوێ برا چی لەیەک ئەمە چی لەیەک ڕاستە خۆ بەکوێ لە کوردستان ساغ بێتەوە نەبەخۆ ڕاستە ماوەیەک ڕێگا نەبوو فەلاحەکان تینیان بۆ هاتبوو تینیان بۆ هاتوو برا ناقیان نەبوو کاکە تەماتە لە شارەتورە سنووقێکی ئایا پڕەکە 2000 دیناریەکە جاخۆ سنووقەکە خۆی بە 500 نارە سنووقەکە خۆی بە 500 نارە ئەی سنینەکەی و ئەی زەحمەتی کابرا و ئەی بەرهەمەکەی و ئەی سوادەکەی بەچی بێت ڕاستە هەمووی زەرەی کرد دەخوای گەورە مەوفەقتان کە ئینشاءڵڵا جان ماشر ایشه
والله ماشاءالله بە لەزەتە